و هەفتەی داهاتوو پێنجشەممەی داهاتوو 27 مان کۆنفرانسێکی تایبەت بە هەمانجی لەگە وەزارەتی دارایی و ئابووری هەروەها کۆمپانیا پشکنێرەکان دەکەین. کۆنفرانسەکە بە مەبەستی تەوحیدکردنی ڕێنماییەکانی ئیشکردنە چکەوەی کە هەستی پێ دەکەین و دەبینرێ تێکەڵیەک هەیە ئیشکارەکان لە مەرزەکان لە دەواازە سنووریەکان لە فڕۆکەخانەکان ڕێخستنی پێوە دیار نییە. مەهامی کۆنفرانسەکە ئەوەیە بتوانین ئەو ڕێنماییانە و ئالەتی ئیشکردنی هەموو مەرزەکان و فڕۆکەخانەکان تەوحید بکرێتن لە تاقیگە و لە توانای مرۆیی و هەروەها لەو شوێنانەی کە مەرزن یان کاری مەرزی تێدا دەکرێت چکە بخۆتان دەزانن فترەیەکی زۆرە گلەیەکی زۆر هەیە لە هاتنی چەند کاڵایەکی خراپ